زۆربەی موسڵمانانی سەرانسەری جیهان هێرشە تیرۆرکاریەکانی 11 سپتەمبەری 2001یان بۆ سەر ئەمریکا شەرمەزار کرد، بەڵام زۆریشیان هەز دەکەن وەڵامدانەوەی ئەمریکا لە ڕاددەبە دەربوو. ئەنجامدانی شەڕی عێراق و ئەفغانستان هێرشی هێزەکانی ناتۆ دژ بە لیبیا پشتیوانکردنی ئەو ڕژێمانەی هەڕەشەی تیرۆریستیان دەکرد بە بیان و بۆ سەرکوتکردنی جودابیران. ستیڤن کۆڵ بەڕێوبەری بەرنامەی ڕێبازی نێونەتەوەی لە زانکۆی مێریلاند دەڵێت ئەمە هەوڵەکانی بۆ پشتیوانکردنی لە بەهاکانی ئازادی و دیموکراسی بنکۆڵ دەکات. ئەو ئەمریکایە بەدەش هەیە کە هەموو جارێک پابند نییە بە ئەرزشەکان و لێدان ڕوانڕێت کە پەیوەندێکی دۆستانە لەگەڵ ئیسلامدا نەبووە، ئامادەشە هێزی لەشکری بەبی لە بەرچەواگرتنی یاسا نێونەتەوەییەکان بەکاربهێنرێت و هەواڵی پەرەپێدانی دیموکراسی بدات. ئەسامل ئاریان ڕێبەرێکی ئەخوانی مسلمینی کۆنەپارێزی مسر ئەو گروپەی کە لە سەردەمی حوسنی مبارەکدا قەدەغە بوو سوورە لەسەر ئەوەی ئۆپەراسیۆنە لەشکریەکانی هێزەکانی ئەمریکا خەڵقیان لە هێرشی تیرۆریستە ئیسلامیەکان زیاتر کوشتووە و هەروەها پێی وایە بەکارهێنانی هێز بۆ هێنانەدی سەقامگیری و سەپاندنی دیموکراسی لە وڵاتانی ئیسلامدا سەرکەوتوو نییە. بەڵێ شکستنهێنا لە ئەفغانستان سەرکەوتو نەبوون و هەروەها لە عێراقی سەرکەوتو نەبوون لە دروستکردنی نمونەیەکی دیموکراسی. ڕاوەرگرتنە گشتەکانی شانی دەدەن هەوڵەکانی سەرۆک ئۆباما بۆ گەیشتن بە جیهانی موسڵمانان کاریگەری کەمی هەبووە. دید و بۆچوونی پۆزەتیفانە لەسەر ئەمریکا لە ئەندەنوسیا باشە، ئەوەش بەهۆی ئەو ڕاستی کە سەرۆک ئۆباما بە منداڵی لەوێ ژیاوە و هەروەها ئەو وڵاتە بە پرۆسەیەکی بەرچاوی دیموکراسیدا تێپەڕ بووە، جگە لەمانەش خودی ئەو وڵاتە ڕوبەڕووی هێرشی تیرۆریستی بۆتەوە. ڕەنگە ئەم ڕاستیانە وای کرد بێت بۆچوونەکانی دانیشتوانی ئەو وڵاتە لەسەر ئەمریکا باش بێت. هەرچەندێکە کەمایەتێکی کە دەنگیان زۆر دەبیسرێت لە ئەندەنوسیا دژی ڕێبازی لەشکری ئەمریکا و پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیلن. هێرشە کوشندەکەی پارێکی ئیسرائیل بۆ سەر کۆمەڵە کەشتیە خەباتکارانی ئاشتی خۆپیشاندانی لە جاکارتا لێکەوتەوە. خوێندکاری زانکۆی ئەندەنوسیا شاهید سوندرا پێوەستە سەرۆک ئۆباما ڕێگا لە ئەنجامدانی ئەو جۆرە کارانە لەلایەن ئیسرائیلەوە بگریت و بۆی دانەپۆشێت. لە تونس ژمارەیەک لە هاوڵاتیان ڕەخنە لە ئەمریکا دەگرن بۆ ئەوی پشتیوانی زۆری گروپە دیموکراسی خوازەکان ناکات، بەڵام ئەم پیاوە ئاماژە بە گۆڕانکاری لە ڕێبازی ئەمریکا دەکات. ئەمریکایەکان خەریکە سارین دەدەنە تونس هەرچەند زۆر لەسەر خۆیە، بەڵام هەز دەکەم خاسی یارمەتیدانی تونسیان دەست پێکردووە. ستیڤن کۆڵ دەڵێت بەرنامەی ئەمریکا بۆ کشانەوەی هێزەکانی لە عێراق و ئەفغانستان هەروە پشتیوانکردنی ئەمریکا لە پرۆسەی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی هەیە وەردەوەردە دید و بۆچوونی جیهانی موسڵمانان لەسەر ئەمریکا بگۆڕێت، بەڵام دەڵێت پێویستە ئەمریکا هەروەها لەگەڵ ئەخوان الموسلیمین و گڕۆپە ئیسلامیەکانی دیکەش کار بکات. ئەوان دەبن بە بەشێک لە هەر پرۆسەیەکی دیموکراسی لە جیهانی موسڵماندا سەر هەڵدات. پێوەستە ئەمریکا هەنگاوی دۆستانەتر بنێت بەرەو ئەو پرۆسانە، نابێت بە گومانەوە لە وڵاتانە بڕوانێت. وەزیری دەروی ئەمریکا هیلاری کلینتن ئاماژەی بۆ داوە ئەمریکا ئامادەیە بۆ هەنگاونان بەرەو کارکردن لەگەڵ ئەخوان الموسلیمین. ئەسامل ئەریان دەڵێت وانە تا ئێستا هیچ پەیوەندیەکیان نەکردووە. 10 ساڵ تێپەڕ بوو بەسەر کارەساتەکانی 11 سپتەمبەری 2001 و هەڵوێستی موسڵمانان لەسەر ئەمریکا وەک زیانەکانی شەڕی دژە تیرۆر دەمێنێتەوە. ئەم راپۆرتتان لە دڵنی ئەمریکاوە پێشکەشکرا.